سڵاوی خۆی گەورەتان لەبێت مامەڵەکارانی ئەزیز و خۆشەویست لەم هەفتەیەشدا دووبارە گەڕاینەوە لاتان بۆ خستنە ڕووی دەرفەتەکانی شیکاری هەفتانە. لەم هەفتەیە بە هەمان شێوەی هەفتەکانی ڕابردوو شیکاری لەسەر ئیندێکسی دۆلار و ئاڵتون و پێنوێنی نازداکەکەین و کۆمەڵک بەرچاوڕوونی گرنگە کە بخینە ڕوو بۆی بزانین بۆچی هەفتەی ڕابردوو ئاڵتون بۆ جۆرە جوڵەی کردوە لە هەمان کاتیشە ئیندێکسی دۆلار هەر بەردەوام بوو لە بەرزبوون. سەبارەت بە شیکاری یەکەمان کە لەسەر ئیندێکسی دۆلارە، طبعاً ئێمە پێشبینیەوەمان کرد بوو کە نرخ بەردەوامە لە بەرزبوون و پێمان وا بوو کە $110 لە ئیندێکسی دۆلارە ئەبێ ببینێ، بەڵام گرنگتر لە هەمووی ئەوەیە ئایا ئەتوانێت لە سەروی ئاستی $110ەوە بمێنێتەوە یاخودنا. ئەگەر هاتوو ئیندێکسی دۆلار بۆ ئەم هەفتەیە کە دێتەوە بتوانێت لە سەروی ئاستی $110 بۆ نمونە بۆ ماوەی ڕۆژێک بمێنێتەوە، ئەوە جوڵەیەکی بەهێزتر دروستەکە بۆی کە بگا بەم ناوچەیە کە ئاستی سەرو $111 واتە بە بەرزبوونی ئیندێکسی دۆلار دژەکانی دەبێت دابەزینێکی زۆر بەهێز بن. بەڵام کاتێک ئیندێکسی دۆلارش بەرز بێتەوە هەنێ جار هاوتابوون لە نێوان جوڵەکانیان دروستە بێ وەکو ئاڵتون و ئیندێکسی دۆلار، ئەویش بە هەمان شێوازی بەرز بێتەوە کە ئێستا لە شیکاری ئاڵتونە ئەیخینە ڕوو. بەڵام وەکو ئیندێکسی دۆلار لە ئێستادا هەر ڤۆلیۆمی بەرزبوونی ئەکتیڤە و پێمان وایە ئەوێ زیاتر بەرزبوونەوەکانی بۆ نمونە پەرە پێبدا بۆی بگا بەم ناوچەیە، واتە گەشتنی بەم ناوچەیە لە پاشەوە ناوچەیەکی زۆر بەهێزە و بمێنێتەوە پێمان وایە کە دەسەکا بە دابەزینێک ئیتر ئەو کاتە سیرەکەین بزانین تا چ ئاستێک دابەزینەکەی بەردەوامی پێدا. شیکاری دوای ئەوەمان لەسەر ئاڵتونە بێ. طبعاً ئاڵتون توانم بڵێم بە هیچ شێوازێک نە تەکنیکینە فەندەمێنتاڵ ناخوێنێتەوە، چکە لە ڕووی داتای NFP-ەوە کە ئەم هەفتەیە کۆمەڵێک داتای زۆر بەهێزی تیا بوو، لە ڕووی داتای NFP-ەوە ئەبوو داوەزینێکی زۆر بەهێزی بکردایە لەجێ ئەوەی ئێستا نرخ لە 2689 نرخ لە 2600 بووایە، ینی هەردانە بەزیایە لە 2600 بووایە ئەگەر هەر دابەزینێکی بەهێزیشی نەکردایە. بەڵام بەداخەوە پاش دەرچوونی داتاکە زۆر بە خێرایی دابەزینی کرد و بەرزیان کردەوە تاوەکو ئاستی 2698 بردیان. وەکو ناوچە تاکە ناوچەیە کە یەکلایی بکاتەوە ئایا لوتکەیەکی نوێ لە ئاڵتونە دروستە بێ یاخود دەسەکاتەوە بە دابەزینێکی بەهێز بۆ ناو ئاستەکانی 2630-2600، ئەویش تەنها ئەم ناوچەیە 2702 2721 واتە ئەم ناوچەشکا یاخود لە سەروی ئاستی 2730ەوە ئاڵتون کاندڵێکی دەیلی یان ڕۆژانەدا بخاتەوە چاوەڕێی لوتکەیەکی نوێەکەین و بە هیچ شێوازێک دابەزین دروست نابێتەوە. باشە هەتا وەکو لە سەروی ئاستی 2730 بێ دابەزین دروست نابێتەوە. بەڵام لە ئێستادا هێشتا ئەم ناوچەمان هەیە و ڕەنگیشە هەر لە کاتی کرانەوەی سیزنی ئاسیا لێرەوە دەستکا بە دابەزین، چکە پێش داخستنی مارکێت زەختێکی زۆری لەسەر دروست بوو لەم ئاستەوە دای بەزان و ڕیتێستەکەشی کردووە، ینی بزانین بە چ جوڵەیەک پێمان ئەدات. باشە ئەمە وەکو ئاڵتون، بەڵام ئەو بزانن کە ئاڵتون هیچ پێوەرێک نییە بەرزی کاتەوە، تەنها بانکەکان نەبێت، ینی بەرزبوونەوەیکی پێیەکەن بۆی ئەوانە چکە سێڵەرێکی زۆر لەم ئاستانە داخل بووە. ئیتر بزانین کە دای بەزانم ئاستەکەواتەمە فەیکە هەرهەمووی تەنها بانکەکان ویان لێ کردووە. ئاڵتون هاتە 2630 لە خوار 2630 مایەوە ئەو بزانێ بانکەکان تەنها بەرزیان کردوتەوە و ئەو کارەکەشی تەنها ئەوە بووە بۆ نمونە ستۆپ یاخود سفربوونەوەی ترێدەران بێت. شیکاری کۆتاییمان لەسەر پێنوێنی نازداکە بێت. طبعاً پێنوێنی نازداک ئێمە لە شیکاری هەفتانە ئاماژەمان بۆ کردبوو کە ئەم ناوچەیە بەهێزە تەوان تەچی کرد و بەرزی کردەوە و بە هەمان شێوازویستم لێرەیە بە چاڕۆنێکی تەواودا بن، بەڵام نەگەشت بە ناوچەکە و دەستی کرد بە دابەزینێکی زۆر خێرا. لە ئێستادا ئاگاداری ئەم ناوچەیە بن کە پێتانەڵێم ئەویش ناوچەیەکی زۆر گرنگە 20801 بۆ 20936. ئەم ناوچەیە تەچی کردو و بەرزی کردەوە، بەڵام فشاری دابەزینی هەر لەسەر ئەگەر هاتوو کاندڵێکی دەیلی لە خوارم ناوچەیەدا بخاتەوە ئاگدار بن پێنوێنی نازداک بورن دەسەکا بە دابەزین بەرەو ناوچەکانی 20500 واتە دێتە ئەم ناوچەیە. ئەگەر هاتوو ئەم ناوچەی شکان کە 20801 بۆ 20936. ئەگەر نەیتوانی بیشکێنەوە تەچی کرد و دەستی کرەوە بە بەرزبوون بەوەی بێبارچیەک بێ ئەوە دووبارە ینی گەشتنەوەی بە ئەم نرخە 21247 کە ئێرەیە
هاڕەکەی تیا کرد داوازنە بە قووەتەکەی تیا کرد لێرە گەشتنەوەی نرخ بە ئێرە ئەگەر بتوانێت لە سەری ئەمەوە بمێنێتەوە نرخەکەواتە ئەڕواتەوە بۆ هەمان شوێنی خۆی کە ئێرە بواتە وەکو نازداک ئەگەر ئەم ناوچەیە نەشکێنێ تەنها لەم ناوچێ لەم زۆنە فراوانە هەنێتوان بڵێم لە 21,900 بۆ 20,900 لەم 1000 پیپەیە مامەڵایەکە ئەگەر ئەم ناوچەیە نەشکێنە تەنها لەم ناوچەیە مامەڵاکەواتە تۆ توانی بەگرتنی ئەم ناوچانە سوودی لێ ببینی ئەگەر هاتوو ئێرە شکا بەرەو سەرەوە ئەو کاتە لوتکە دروستە بێ ئێرە شکا بەرەو خوارەوە دابەزینی بە قووە دروستە بێ هیوادارم سوودێکی زۆر باش ببینین لە شیکارەکانمان و لە ساڵی 2025 جاین پشتیوان بەخوا کۆمەڵێک پرۆژە و خزمەتگوزاری و نوێ ئەخینە ڕوو بۆ ئێوەی ئازیز و هیوادارم هەمیشە سوود لێمە ببینن هەر شاد و کامەران بن